قەزای خانەقین یەکێکە لەو ناوچانەی کە جێناکۆکە و هەرێم و بەغدا ململانیانە لەسەری، بەڵام دانیشتوانەکەی سەرباری جیاوازی ئاینی و نەتەوەیی پێکەوە و بە شێوەیەکی ئاشتیانە ژیان دەگوزەرێنن. دانیشتوانی قەزاکەش پەیوەندی کۆمەڵایەتی نێوانیان بە شێوەیەک بەهێزە، وەکو خۆیان دەڵێن بە سیاسیەکان تێک نادرێت. پێکەوە ژیان لەم شارە ئەوەی ڕاستی بێ، ئەلەم شارە کەلتورێکمان هەیە، کەلتورەکەمان زۆر جوان و ڕێکوپێکە. شاری خانەقین وەکو هەموو شارەکانی عێراقان نییە. شاری خانەقین کوردی تایە، عەرەبی تایە، مەسیحی تایە، تورکمانی تایە، شیعەی تایە، سوننی تایە، کاکەیی تایە. ئێمە لەم شارە هیچ جیاوازێک لەبین یەکتریمان نییە و ئێمە زۆربەیمان عەشایرە. هەموومان یەک دەستین، یەک زمانین، یەک کەلتورمان هەیە. قەت لا نادەین بڵێن فەرق بکەین بین ئەمە عەرەبە یان کوردە یان تورکمانە یان کاکەیە یان شیعە یان سوننیە. ئەمە لای ئێمە نییە. ئێمە ساڵەهای ساڵە من ئەوەی لەبیرمە لە ساڵ پەنجاکان و لە پەنجاکانەوە تاکوی ئێستا کێشەیەک لە نێوان ئێمە ڕووی نەداوە کە فەرق و جیاوازی بێ لەم شارە. ئەم شارە بەوە خۆشە کە هەمومان پێکەوە ژیاوین، هەمومان پێکەوە پرسەمان هەبێ، هەمومان غەمبارین، خۆشیمان هەبێ، هەمومان خۆشحاڵین. دانیشتوانی قەزای خانەقین کە زۆربەیان بە مەزهەب شیعە و بەشەکەی تریشیان لە ڕووی مەزهەبیەوە سوننەن، هەرچەندە سوننەکان لەسەر فتوای زانایانی ئاینی سوننە ڕۆژێک پێش شیعەکان دەستیان بە ڕۆژوگرتن کرد و شیعەکانیش پشتبەست بە فتوای مەرجەعیەتی شیعەکان ڕۆژوگرتنیان دواخست، بەڵام هەردوو پێکاتەکە ئەم جیاوازیان زۆر بە سادەیی وەرگرت. ڕەمەزانە بالنسبة لمذهب السني ئێمە وەکو شیعە مەرجەعیە فتوان نەدایە، مثلا ئەمڕۆ ڕەمەزان بود، فئێمە ئینشاءڵڵا بەیانیە گرین و کارەکە شتێک ئەتیادیە، نە فەرقی کەس نەرە بێن سونی نەرە شیعە و یەکەوە ژیاینەوە ئەتیادیە و ئەوسە من جگارەی کێشم و خەڵکێتر لە ڕۆژێ و فەرە شتێکە عادیە لە ناو خانەقین. لە پاڵ شیعە و سوننەدا پێکاتەی ئاینی سێم کە کاکەیەکانە لە مانگی ڕەمەزاندا هاوشێوەی دوو پێکاتەکەی تر هەرچەندە خوداپەرستی ناکەن بەو پێی تێڕوانینی ئاینیان جیاوازە کەچی گرفتیشان نەهاتووەتە ڕێە. بۆ زیاتر ئەتوانم بڵێم بۆ سەدەیەکیش ئەچێ هەرسیە مەزهەبی یاخود هەرسیە تایفەی سنە و شیعە و کاکەیی هیچ کاتێ لە کاتەکاندا جیاوازیەکیان لە نێوانیانە بەدی نەکراوە و خۆشبەختانەش ئەم شارەت وە دیارە نمونەیەکی زیندووە لەسەر پێکەوە ژیان لە نێوان تایفە و مەزهەبەکانی ئەم شارەیەدا. ڕۆژنامەنووسێکی دانیشتووی قەزای خانەقینیش پێی وایە پەیوەندی کۆمەڵایەتی و نەتەوایەتی نێوان پێکاتەکانی خانەقین بە شێوەیەک تۆکمەیە کە جیاوازیە ئاینیەکان ڕنگدانەوەی لەسەریان نەبووە. وەکو بینیتە شاری خانەقین شارێکی فەرە کولتوریە، شارێکە کۆمەڵی تەنی جیاجیایتیایە. ئەم شارە لە ساڵانی ڕابردوو بەرەم لە هیچ کێشەیەکی ئاینی نەتەوایەتی تیا ڕووی نەداوە. شارەکە کۆمەڵی خصوصیاتی تایبەتی خۆی هەیە، لەوانە شیعە و سوننی و کاکەیی و سابی و مەسیحیشی تایە. دوجار هەموو ئەم پێکاتانە بە نەتەوایەتی هیچ کێشەیەکیان نییە لە ڕووی نەتەوایەتیەوە. لە ڕووی ئاینیشەوە هەموو ئەمانە تەنیا و تەنیا هەستی دڵسۆزی بۆ شار و بۆ کوردستان ئەمانە هەمویان بە یەکەوە گرەیە درێ. قەزای خانەقینی پارێزگای دیالە لە ڕووی ئیداری و یاسایی و کارگێڕیەوە سەر بە حکوومەتی عێراقە، بەڵام لە ڕووی واقعیەوە لەژێر کۆنتڕۆڵی هێزە کوردیەکاندایە و پێشمەرگەش سنووری قەزاکە دەپارێزێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، قەزای خانەقین.